پەشێو حەمەد ئەمینی نووسەر لەسەر کاریگەری بەرهەمەکانی خالید ڕەشید لە بەشێکی وتارێکیدا دەنووسێت. پێم بڵێ تۆ لە مەعدەنی چ قوڕێکیت؟ بۆم باز بکە چ گۆزەکەرێک تۆی کردە ئەو تۆپەڵە و فڕێی دایتە سەر ئەو خاکەی کە هەرگیز نەیتوانی شکۆت بشێلێ، کەوا نەیتوانی وەک دەنگە فرۆشراوەکانی دی سەودای کڕینت بکات. لەو دەمەی نیشتیمان دەگری تۆ گۆرانیمان بۆ بڵێ بەعودەکەی ژێرباڵتەوە نۆتەی ئازارەکانمان بنووسەوە کە هەستت کرد دڵدارێ خەریکە بێداری دەیگەوزێنێ. تۆ بە سەداکەت وەرەوە و پێشکەشی باوەشی خەونێکی شیرینی بکە. وەرزەکان گۆڕان، ساڵەکان پیر بوون، شەوەکانی نیشتمان تا دێ تاریکتر دەبن، ڕۆژەکان ئەو ڕۆژانەی جاران نەماون، بەڵام دەنجی تۆ هەروەکو خۆیەتی. تکال لێ دەکەین بۆمان بدوێ مەوەستە و هەمیشە گۆرانیمان بۆ بڵێ تا ئێمەش خۆشەویستیت بنووسینەوە و دوای هەر گوێ لێگرتنێک پێت بڵێین ئای کە خۆشمان دەوێی.